ڕاستە لە هەرێمی کوردستانە مەساحەیەکی باش هەیە بۆ ئازادی ڕۆژنامەنووسی زیاتر لە 1000 کەناڵی ڕاگەیاندنی بینراوی سرا و هەروە ئەلیکترۆنی و وەرەقی ئیش ئەکا لە هەرێمی کوردستانە، بەڵام لەگەڵ ئەوەیشدا کۆسپ و هەروەها تەنگ و چەڵەمەی زۆر لە بەردەم ڕۆژنامەنووسان هەیە لە گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری. هەتاکو ئێستا ئەبێ ئەوە بزانین ئێمە هەتاکو ئێستا مامەڵەکردن لەگەڵ زانیاری وەکو ئەسراری دەوڵەت تەماشاکرێ، وەکو ئەسراری حکوومەت تەماشاکرێ، کە ئەمە شتێکی خراپە. ئێمە بەبێ شەفافیەت و بەبێ زانیاری ناتوانین باز لە حکمی باش و حکمی دیموکراسی باش بکەین. وەکو ڕۆژنامەنووسیش لە هەرێمی کوردستان بینیمان لە چەند ساڵی ڕابردووە پێشەلکارێکی زۆر هەبووە بە ئێستاشەوە بەردەوامە بەرامبەر ڕۆژنامەنووسان، بەردەوام بڵین ڕەخنە هەیە لەلایەن دەسەڵاتەوە بۆ ڕۆژنامەنووس دەبەروی نێڵێ ئازادانە کارەکەی خۆی بکە، یاخود ئەگەر بتەوێ باز لە هەر بابەتێکی ئەم کۆمەڵگایە بکەیت، ئەگەر بۆ نمونە زیاتر بچینەوە بۆ حیزبێکە فشارێک هەبێ لەسەرە یاخود ڕێگریەک هەبێ، ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر ڕۆژنامەنووسان. بەڵام کە تۆ لە دەستگایەکی بێلایەنە کارەکەیت، ئەگەر دەستگاکە پشتت بگرێت کە بێلایەنە، ئەتوانیت بە شێوەیەکی زۆر سەربەخۆیانە کارەکانی بەڕێوە بێت. وەلا هەمووی با بڵێن ناشیرنتر و ناخۆشتر ئەوە بوو کە من لە ڕۆژی 22 نیسان کە یادی 122 ساڵیەی ڕۆژنامەگەری کوردی بوو، من لە زیندان بووم. هەروە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هێرێم بەیاننامەیان دەکرد، باسی ئازادی ڕۆژنامەگەریان دەکرد. ینی بەڕاستی ئەمە عیبێکی گەورە بوو، ینی بەسەر حکوومەت هێرێم شکایەوە. ئێمە پێمان هەر کێسەکە گە ڕۆژنامەنووسی ڕاستەوی بێ، ئێمە لەسەر خەت بووین. بەڵام دوو شت هەیە دەبێت لێک جیا بکرێتەوە. یەک، لە هەموو دنیادا دەسەڵاتێکی پێ دەڵێن دەسەڵاتی قەزاوەتی، ئەوە هیچ دەسەڵاتێک نە تەشریعی نە تەنفیزی بۆی نییە دەخالەت لە کاری قەزا بکە، محکەمە بکە، چونکە ئەمە بڕبڕی پشتی دیموکراسیە لە هەموو وڵاتێکدا. دوو، هەر کاتێک وە کاتێککە ڕۆژنامەنووسی کاری دەکە دەبێ ئەم کەسەکە سێکی ڕۆژنامەنووسی بێ. بەداخەوە لە کوردستانە حزبە سیاسەکان هەندێک زار و ڕێکخراوی زۆر هەوڵیان داوە مەسلەی کێسی ڕۆژنامەنووسی بەکار بێنن بۆ بەرنامەی دیکەی سیاسی یا دەستکەوتن، کە ئەمە کاری هەرگنگە ئێمە لەبەرەوەی جێتێکی ڕسمی جێتێکی بەکاری احترام ڕێز بۆ کاری پرۆفشناڵی دانێن. هەندێک جار ئامادەنین ئەوە بە ئاسانی بێنە ژێر هەموو شارێک. بەڵام ئیتر دەسەڵات دەباتەوە کە جوابیاتەوە داوایەکی لە ڕێگای داواکاری گشتەوە لەسەر ڕۆژنامەنووسی مامەت تۆمار کرد. ئیتر ئێمەش وەکو پارەتیمی پارێزرانی خۆبەخش دەستمان بە کارەکانی خۆمان کردو. ئیتر ئەو ڕێڕەوە قانونیانە هەبوو جێبەجێمان کرد، توانیمان لە ماوەیەکی نزیکەی 14 ڕۆژە زیندان بوو لەسەر ئەو بابەتە ئازادی بکەین. دوای ئەوە کە بریکاردارمان ئازاد کرد، ئیتر سعات 12 نیوەڕۆ بوو دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر بڕیاری ئازادکردنەکەیدا. بەڵام لایانی تەنفیزیەوە جێهای تەنفیزیەوە بڕیارەکەی دادوەریان جێبەجێ نەکرد لە کاتی خۆی، هێشتیانەوە 12 ساعتی ڕێک تاوەکو 12 شەو ئینجا بڕیارەکەی دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێریان جێبەجێ کرد. خۆی مەفروض وایە کە سوڵتەی قەزایی کەوا حاکم بڕیار دەدا جێهای تەنفیزی یەکسەر جێبەجێ بکە، ناوێت بێ ئەوەی بهێتەوە بە هیچ هۆکارێک. Gazeteciler yaptıkları haberler nedeniyle
Rojnamevan ji ber ragahandina nûçeyan dîsa rastî lê pirsînan dimînin weşanên wan têne rawestandin her wiha bi zindanê têne tehdît kirin. Lê gelo suçên wan çi ye? Ronîkirina gel e ji bo neparastina berjewendiyên hêzdaran, desthilatdariyan anko nekomek taybetî ye. Lêbelê parastina berjewendiyên raya giştî ye. Ji ber van sedeman 85 hevalên me niha li zindanê de ne. Bi rastî tiştê ku ew dikin bi tenê ronîkirina gel e, tenê ragahandina rastiyê ye. Dema ku tevahiya welat û cîhanê dijî vîrusa korona şer dike, 85 rojnamevanên zîndankirî mecbûr mane ku dibin şert û mercên zîndanê de dijî vê vîrusê şer bikin. Yalnızca maske takarak. Li Tirkiye mixabin duwarê azadiya raman û çapemeniyê da gelek gemasî hene. Ji ber ku li Tirkiye azadiya çapemeniyê tune ye îro bi dehan hevalê me rojnameger girtîne serî da rojnamegerên Kurd ji ber ku nûçeyan ragihandine û tenê nûçeyan nivîsandine girtînin di girtîgehan dane û bi vîrusa koronayê re rûbirû mane. Ev jî talûkeyekî mezin ser wan çê dike. Em careka dê bang dikin ku hevalê me girtî ên rojnameger di van rojên zehmet ên vîrusê de werin berdan û gîjin azadiya xwe. Em careka nê jî dibêjin ku rojnamegerî nesûce û wê rojnamegerî berdewam bike, bi taybetî jî rojnamegerên Kurd li pey dengê rastî û heqîqetê tê dikoş. لە ئێستادا لە ئێران 12 ڕۆژنامەنووسی زیندانیمان هەیە و هەروەها 16 هاوڵاتی پەیامێر کە لە میانی ساڵی ڕابردوودا دەستگیر کراون. دەبێت بڵێم کە لە سەرەتای ساڵی تازەی میلادیەوە جۆرێک لە سنوردارکردنێکی تایبەت بۆ ڕۆژنامەنووسان دروست بووە. بە شێوەیەک ئەگەر پێشتر ئەو ڕۆژنامەنووسانی مافی کارکردنیان لێدەسێنرا بانگێشتی دادگا دەکران و مەحکوم دەکران، بەڵام لە ئێستادا لە ڕێگای هێزەکانی سەر بە سوپای پازارانەوە هێرش دەکرێتە سەر ماڵەکانیان و واشتە تایبەتەکانیان وەک تەلەفۆن و کۆمپیوتەر لێدەسێنرێت و تەنانەت ئەکاونتەکانیشان لە تۆڕەکاندا دەبەستن و بە شێوەیەکی کردداری لە کاریان دوور دەخەنەوە. 200 ڕێژەکە بەرز بۆتەوە. هەڵبەت ئەم ڕێژەیە بە بەراورد بە ساڵی پارە، بەڵام بەگشتی لە ئێستادا نزیکەی 14 ڕۆژنامەنووسمان هەیە کە ناچار بوون پەنا بۆ وڵاتانی دراوسەی ئێران برن. اجازه میده به این کشور اجازه میده که بتواند نوعی سرکوب را به پیش ببره. بە درێژایی مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی ناوین مژاری ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسان یەکێک لە مژارە هەر سەرکیەکان بووە. ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش بەدەرنین لە مێژووە و لەم هەرێمە. هەر لە سەرەتای دامەزرانی دەوڵەتی مدرن لە ئێران چ لە سەردەمی پاشایەتی و چ لە دەورانی کۆماری ئیسلامی ئێران خەبات لە پێناو گەشتن بە نۆرمە جیهانیەکانی کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین بەردەوام بوون. بەڵام هاوکات یەکەم شوێن کە لەلایەن دیکتاتۆرەکانەوە پەلامار درراوە لەم ساحەیە ساحەی ڕۆژنامەنووسان و ساحەی ئازادی ڕادەربڕین بووە. لە ئێستاشدا گۆڕانێکی ئەوتۆ لە ئێراندا بەدی نەهاتووە و هەر جۆرە باسکردنێک لە کێشە و کەماسیەکانی نێو کۆمەڵگا بەتایبەتی مژارە سیاسیەکان دەتوانێت ببێتە مەترسیەک لەسەر ژیانی ڕۆژنامەنووسان و زیندانیکردنیان. بەڵام بەدڵنیاییەوە خەبات بۆ دەستەبەرکردنی ئەم مافانە بەتایبەتی مافی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنگاری بەردەوامە.
تماشاکەین کە بەرحاڵ کاتێکە دەوڵەتێکی محافظەکار دێتە سەرکار لە ناو ئێرانە و لە پارێزگای خودی کوردستانیشە هەم لە ژماری ژنانی ڕۆژناوان کەمە دێتەوە هەمیشەوەیکە کاریگەریەتی ژنەکانی زۆر کەمە دێتەوە یعنی ئەچنەژێر ڕکێف و ئەچنەژێر بەرحاڵ دەسەڵاتێکی پیاوانە کە دەسەڵاتی پیاوانەش بەڕاستی زۆر جار ئەوەی بۆ گرنگ نییە کە بۆ نمونە هێشتا یە و خوێنبەهای ژنەکان چەندەیە حەزانەتی منداڵ لەلایەن خودی ژنەوە چۆنە ستراکچەری ناوخێزان بە چ شێوەیەکە کام بۆ نمونە یاسای پاراستنی ژنان و منداڵان لەناو بنەماڵەیە چی بەسەرهات لە پارلەمانە چۆن گەڕایەوە چ شتێک بوو یان تەنانەت زۆر جاریشەر نکۆڵی لە ئامارەکانی کوشتنی ناموسی کوشتن لەسەر شەرەف و هەروەها دیکەی پرسە زۆر گرنگەکانەکرێتەوە زۆر جار ئاوڕێ لە نادرێتەوە لەبەرەوەی کە ئاکاری زێمی پیاوێکی کە خاوەنی ئیمتیازە یان بەرپرسی ڕۆژنامەکەی لەو جارەیە ڕەنگە زیاتر بەرەولای ئابوور بچێت یان زۆر جار بەرەولای پاراستنی کلیشە سیاسیەکان و کلیشە جنسیەتیەکان بچێت. کاری ڕۆژنامەگەریە لە هەندێک وڵاتێکی گۆشەری ناوخۆیی لێ وەک سووریایە هەلبەت ئاستەنگەی جوور بجوور هەن هەگەر ئەم بێژن تایبەتی شەرێ لە دژی داعشی بخوا نەترسی جوورەیەکە جوورەیە ئاستەنگیە گۆ دەبێ کەلەم لە پێشیا ئازادیا ڕاگەاندنێ و کارێ وێ ڕێخستنێکە تەرۆر وەک داعشێ هەردەم ڕۆژنەماوان دکردن ئارمانج و گەلێک جینا دژی تەقین چێ دەبوون خۆشی بێتریدن تەقینا ئەس دەرباس بوومێ یالیەکی دن جورەیەن دن نیشە ئاستەنگیان هەنە ئەم بێژن ئاستەنگیین ئازادیا ڕۆژنەمەگەریە لە باکووری سووریە ئەو دەبەرا گۆ ژێر کۆنتڕۆڵە هێزی سووریا دیموکراتیک نەها ڕێبەبەریا خۆسەر هەنێک ئاستەنگی جورەیەن گۆ گرێدایی یاسایên ڕاگەاندنێ گۆ هەنێکی نە مۆدێرن نە پێشکەتینە تێرا پاراستنا ڕۆژنەمەوانێکی ناکە بتایبەتی دۆسەیên گرێدایی پرسên گەندەلیە و ئازادیا گەهاندنە ئاگاهیان ئەو ژی پرزگرێکێکە لە باکووری سووریایە گاوا کو مجار دبه آزادی روزنامه‌گری هلبتش دسپیک کوته بالا هر روزنامه‌وانکی گریدای تکیلی اوی یا زندی به بویران راستیان و آگاهیان کو او دشوپینه جبر کو او راستی گلک ریگر و کلام او پرسکریکانتی هلبت دروشن شرکو امجی وکی روزنامه‌وان لهرمن کردا و لباجار خو عفرینه و هر وها لشرکو هری داوی سرکانی و گرس پیجی رودای راستی گلک آستانگیان و کلمان هاتن کو اف کلام مزنتر بون دروشن شردا کو گلک جاران امو کمیرین خو بون روبروی راکرنا چکان بون روبروی خطریه که لسر جیانا مبخو وی گاوی مروف خود برسه گلو هگر روزنامه‌وانک دروشن شرادا هینجی ممکنه دشوپاندن خو یا بویره که دا جیانا خوان دا بکه وی گاوی آزادی روزنامه‌گری روزا ایرو لکودریه تجربة حفريني جبونا من تجربة هري زحمت بو شما زحمت بو نها از دوله ميدا دنابرا قلك آگران دابو نتني دو آگران هم از ولاتیه که حتمی مجموعی برپسیارتی خواستن هم دجی از جنک روزنامه‌وانم برپسیارتی که ده گرانتر و برپسیارتی کوهین و هین گرانتر او کو از جنک دایک بوم یعنی از دایک زاروک کی بوم که از چه کارم دنگه که دنابرا وان هر سه آلیان دا چه بکم از کارم هر سه آلیان دا تمام بم از کارم ارکا کجمنتی خواستن تام وقت کتی خواستن از پیرابم ويدني يعني زحمتين هذه داكم من جان ديكن أبو يعني بالأساس الإعلام في سوريا دبنا مادام ما راقهاندنا سربخوال سوريا نينا أزمون راقهاندني هنا وبرف بلاينية بديشن وبزلالي ويني دقهينن
و ڕەخنەیە دەگرن لێتم میدیاکار ڕاستی ئاستانگان دەبن تێن گرتن وەکە چەند جاران لە باکووری ڕۆژهەڵاتە سووریا ڕوودای و چەند هەفکارین میدیاکار ڕاستی ئالۆزیان بوون ناسنامین کاری جوان هاتن ستاندن و هێزن ئەولەهی ئەو دەگرتن. ڕۆژنەماوانên got ji aliyê desthilatdarê ve hatine kuştin tune ne yani ev tiştekî pir baş e lê di şerê li dijî Daişê bêtirî 25 rojnamavan jiyana xwe ji dest dan ne tenê di şerê li dijî Daişê de jî ev hejmar di nav wan de rojnamavanên got de xwestin şerê di êrişa Tirkiyê serbakurê Sûriyê serêkanî û girêsîpî bişopînin ew jî hejmarek ji rojnamavana jiyana xwe ji dest da hatin armançkirin birengekî direkt ji aliyê artêşa Tirkiyê ve helbet astengî pirin lê xebatên ji bo berfehkirina asoyên azadiyê li pêşiya ragihandinê jî li vir berdewam in wek kesayetek ez li vir wek nûçegihanê dengê Amerîka jî li bakurê Sûriyê hemû mijarên got mirov dixwaze bişopîne ne wek hev mirov dikare bigê ji wê agahiyê hinekî astengî di cîna de derdikevin ew jî ji kêm ezbûn û li vir helbet tê bîra min ez bêjim jî tekez bikim li ser ezmûna saziyan li bakurê Sûriyê pir kêm e ev yek jî dibe kelem ji nêzîkbûna wan saziya ji bo rojnamavanekî bi taybetî saziyên ê sivîl mufareqak li vir heye yanî danûstandina bi hêzin eskerî re hêsantir ji danûstandina bi saziyên medenî yên bakurê Sûriyê gerek li tirzî hev bin timî esker ew hinekî eşk nêzîkî rojnamavana dibin li bakurê Sûriyê li tirzî vêyî li berva jî vêyî hêzin eskerî hêzin Sûriya Demokratîk nermtirin vekilîtirin ji bo rojnamavana ji rêveberiya sivîl ya li bakurê Sûriyayê.